سڵاو هاوڕێیان، بەخێربێنەوە بە ڤیدیۆکی نوێ. لەم ڤیدیۆدا یاری سابرانتەرتان پێناسێنم. ئەم یاریە دەوێت ناوفەسەی یاری پەبجی و فۆرتنایت بکات. ئەم یاریە هەروەکو یاری پەبجی و فۆرتنایت و چەندین یاریە باڵتڕواڵەکانی تر سیزنی نوێی بۆ دێت و ئاپی و باتڵ پاس و شتیوالە هەیە. باچین تەماشای باتڵ پاسەکانیان بکەین. من نەمکڕیوەتەوە، بەڵام ئەم سکین و شتانەی تێدایە جلو بەرگ و سکین و شتیوە ببورم قڕگیشم تاوا نییە، چەندین شتی تێدایە. ڕاستی یاریەکە زۆر شازە، خۆم زۆرم بەدڵە. ئەم ڕەنگی سیلاح و شتانەی تێدایە بەم شێوە شتی زۆر شازی تێدایە یاریکە. ئێستاش بە شۆپینگەکان پێشان بدەین. ئەمە بەشێکی تیم، ئەمە جێی شتکردنەوە بە پارە، بەڵام پیرۆژ ئەو شوێنی جێ بۆ بەرگ و کەلوپەل و ئەشیەکانە کە هەچە. بەڕاستی ئۆتۆمبیل و شتەکانی زۆر شازە. ئەمەش ئینڤێنتریەکەیەتی کە شتەکانی هاتە توانی بەکاری بێنی. ئەمەش شوێنی سکیل و شتەکانە. ئەمە گلای دەژوەکەوە کە دەڕۆیت لەسەر بینایەک یان سەرچیای خۆت فڕێ دەدەیت، دەتوانیت ئەمە بەکاربێن بۆی بچیتە خوارەوە. خلاسیش نابێت، هەموو کاتێک دەتوانیت بەکاری بێنی. ئێرانەش شوێنی وەکو باڵین لە یاری پەبجی ئەوانە برۆنز و سیلڤەر و گۆڵد و ئەوانە. لێرە ئێستا ئێمە لە ئیلیت 5ین، لە ئیلیت 5 بەرەو خوارەوە دەڕۆین، هەروەکو یاریەکانی تر. هەرچەند بە پێش بکەویت بەرزتر دەبیتەوە. ئەمانش ئۆفەرەکانن کە هاتن بۆ یاریەکە. ئەمەش ئەم کێستانە کە ڕوژانە چوو کارەکان تەواو دەکەیت، لێرەوە ئەم دیاریانەوە دەگیرێت، دەتوانیت ئەم چێستانەی پێ بکەیتەوە. ئەمانش بەمان شێوە چاڵن تاوایان دەکەیت و پارەوە دەگیرێت بەدیلی. ئەمانش کاتێک دەبڵت بەرز دەبێتەوە، لێرانە دیاریەکان دەداتێ. بەم شێوە ئەمەش بە سۆڵۆ پرۆسین ئێستاکە دەمانێت وەرز بینە بۆ پلەکانی تر. کاتیان پلێک دەبڕیت ئەو دیاری خۆی دەداتێ. ئێستا لە دووە لە ڕۆکی سین، واتە دووەم پلەیە وەکو سیلڤەر وایە، بەڵام لە سکواد لە ئیلیت 5ین کە بەرەو سێنیۆر دەڕۆین. سەپلایس شوێنی چێستکڕین و شتیوارەیە وەکو یاریەکانی تر کە دەتوانیت شت بکڕیتەوە. بەم شێوەیە ئەمە دەتوانیت ئەم چێستە بە پارەش دەکڕێتەوە، دەتوانیت بە پارە بیکڕێتەوە. ئێستا دۆچین یاریەکی سۆڵۆ دەکەین و بزانین بەدڵتان دەوێت یاخودنا.
ئەم شێوە دەتوانین دەم گڵایدە بەکاربێنین. ئەم سکیلانەش کە دەتوانین دەستکاریشیان پێش ناویاری و ئەم سکیلانە وەکە ئەم ماتۆڕە دەتوانین ماتۆڕی پێ دروست بکەیت و شتی پێ دروست بکەیت. ئەم سکیلانە دەتوانیت پارچەکان کۆ بکەیتەوە لە ناویاری، جاری وا هەیە چلا جاری وا 50 یا هەوڵ دەگریت. بە 6 سکیل دەتوانیت ماتۆڕێک دروست بکەیت. نیترۆشیان هەیە، هەموو ڤیجڵەکان واتە ئەوانەی وەکو سیارە و ماتۆڕ و شتەکانی تر. طبعا ئەمڕۆ ئەپدەیتی نوێی بۆ هات. ئێمەش لێرە دابزە. وانش چستن با بیانکەینەوە. لەکوێ بوو؟ اینجا وەرە لەسەرەوە بتکوژن. یارێکی درێژ دەکەینەوە. نەمبینی، نەمزانین لەسەرەوەیە، نەمزانین لە دواوەیە. یارێکە بەڕاستی زۆر زۆر بەتام و چێژە. ئەمەش بۆ پڕکردنەوەی خوێنوشت بەکاردێ. وەروەها ئەمەش دەتوانێت کە دایبنێت لە ماپەکە نیشان دەدات کە دوژمنەکانت چەندەوە لەو ناوی کات و لێ نێزیکن یاخودەوە. ئەگە نێزیک بن سۆر دەبێت ناکەس. ڕانکی ئێمە سێهەم بوو لەم یاریەش. زانین شوێنێکی باش بچین بۆ ئێرە. ئەم ئۆتۆیش کە بەکارهێنین لە شوێنەکە نێزیک بیتەوە ئەو خۆی هەڵدەدات. ئەو شێوەیە خۆی دەچێت بۆ شوێنەکە. ئێمە ئۆتۆیەکە بەردەدەین، خۆمان دەچین. دەچین بۆ سەرم بورجە.
چێستە هەڵگرین بیکەینەوە بزان چیە باشە شتی باش لێدا ئەم پارچەی کە هەڵیەگریتەوە وا لە سلاحەکە دەکات کە بەقوتر بێت وەکو خەریتێک وایە بۆ سلاح گرافیکێکی هەیە با بیکەین ئەمان بۆی کێشەوە دروست نەبێت ئەگە ناو زۆر لاگەکات چونکە لەگەڵ ڕیکۆردکردن وایە لێ دێت شتێکی تریشی کە زۆر زۆر شازە جگە لەم گلایدە ئەوەیە کە دەتوانێت بەسەر دیوار و شتان هەڵچیت یاریەکەوە گەوە لە زیانێکی پێشکەوتوودای چونکە سلاح و کەلوپەلەکان هەموو پێشکەوتون بەمە لێیدەم بۆ نایکرێت ئەمە بۆچی باش بۆ مرد چەندی لێ دەم نامرێت ئەمە هەڵگرمەوە لنا نقول لك اسوي كشتي بخون خون بس زور باش هەڵام کرد های گراوندی کرده بوم ام برجا با سکیل درستی کرد اصلا زور یاری اونلاین نکن بوی وام دیاتو نتوانم یاری کم توشتانش کۆ بکەینەوە زۆر ساز بۆی بینەری ڤیدیۆکە بوون نامە ڤیدیۆکە زیاترتان بۆ درێژکەمەوە یاریکەم بە باشی پیشاندان بۆ لێرە کوتایی بە ڤیدیۆکە دێنن هیوادارم ڤیدیۆکەتان دڵ بدات لایک و سەبسکرایبتان بێنەسێت وەرە ڤیدیۆکە شەرکەم بۆ هاوڕێیانتان خواتان لەگەڵ